لە هەرێمی کوردستاندا چەندین ڕێکخرا و سەنتەری تایبەت بە ژنان و ئافرەتان هەن لە نێو ئەو هەموو ڕێکخرا و سەنتەرانەدا دەیان ژن هەن کە کاریان لەگەڵ دەکەن بەڵام بەشێکی زۆر لە ژنان پێیان وایە نەیانتوانیوە ڕۆڵ و کاریگەری خۆیان بەسەر کۆمەڵگادا هەبێت لە بواری ژنان. لە ئێستا ئافرەتانی کورد لە زۆربەی بوار و سێکتەرەکانە کار ئەکەن و جێدەستیشیان بە تەواوی دیارە، یعنی ئەگەر ئێمە بەراوردی کۆمەلگای کوردی بکەین بە چەند ساڵ پێش ئێستا کە ئافرەت ڕۆڵی کەمتر و خاڵتر بوو ئەتوانم بڵێم بەرەوپێشنەکان لە هەموو سێکتەر و بوارەکانە هەیە، یعنی بە ئاشکرا دیارەکە دۆخی کۆمەلگای کوردی ئێستا یعنی بەدەر لە قەیرانی ئابووری و سیاسی کە هەمانە وەکو کۆمەلگا پێشکەوتنەکانمان دیارە کە ئەمەش دیارە کە چەندە ئافرەت هاتووە ناو کۆمەلگا بەگشتی کایە کۆمەڵایەتیەکان و چەند ڕۆڵی بینیوە. ژمارەیەکی زۆر لە ژنان و ئافرەتان بەردەوام لە ناو گۆڕەپانن کار بۆ وەدەستخستنی داوەڕاوە و وەرگرتنەوەی مافەکانی ژنان و ئافرەتان دەکەن. ئاستەنگی کۆمەلگا، ئاستەنگی خێزان، ئاستەنگی بنەماڵە، ئەم ئاستەنگانە زۆر ڕێگرن بۆ ئافرەت تاکو بتوانی پەرە بە بواری خۆی بە گەشە سەندنی خۆی ببە، بەڵام ئافرەتمان هەیە ئەم ئاستانگانەی هەموو بەزاندووە نەیهێشتووە ببێتە ڕێگر بۆ هەوڵدانی خۆی، بۆیە من داوا لە هەموو کچان و ژنان و ئافرەتانی جیهان دەکەم و بە تایبەتی کوردستان هیچ شتێک نەبێتە ڕێگر بۆیان. لە مانگەدا چاڵەکیەکان بەرداوامیان دەبێت بە بوونەی 8 مارس ڕۆژی ژنان لە تەواوی ئەو چاڵەکیانەشدا کار لەسەر هاتنە پێشەوەی ژنان و هۆشیارکردنەوەی تاکی ژن لە ناو کۆمەلگادا دەکرێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.